ئەو هەنگوینی شاخەکان یا هەنگوینی دوورەدەستەکان پێوتە هەنگوینێکی سروشتی یاخود هەنگوینێکی پاک یاخود هەنگوینێکی عوزوی لەمە بگەڕێتەوە هەنگوینی دەشتەکانەکە وتی دەشت نزیکە لە ئاوەدانی زۆر نزیکە لە باخ و باخات نزیکە جارێک قەرباڵخی سارە ژینگەکەی پیسترێکەوەوانە وەکو ئەو نییە پاکیچکە باشترین خۆراکێک لەسەر ڕووی زەویەکە سەر پاکی مابێتەوە تەنها هەنگوینە ئەگەر موقعەکەی پاک بێت ئەم ساڵەکە هەنگوینی دەشتمان کەم بوو هی شاخمان باشتر بوو پار بەعکسەوە هی دەشتەکانمان زۆر بوو هی شاخەکانمان کەم بوو ئەم ساڵ هی شاخەکانی منتیقی حاجی ومەران و قەندیل باشتر بوو لە پار بەڵام لە شارباژێر نە لە شارباژێر بەهۆی یار ئاو هەواوە بە هەمان شێوە باش نەبوو وەکو پار پێنجێنیش تا ئەسا پێنجێر نەتیجەی دەرنەچوت کە تا ئەسا هەنگوینی شاخیان نەبڕیوە لە چەند ڕۆژی داهاتوو لە 15 ڕۆژ 20 ڕۆژی داهاتووە هەنگوی نەبڕن. لە سنووری پارێزگای سلێمانی نزیکەی 125,000 کوورەی هەنگ هەیە کە ئەمەش دابەش کراوە بەسەر ناوچە جیاوازەکانە هەر لە ناوچەی پێنجوێن و شارباژێر و ماوەت و پشدەر و بتوێنە هەنگاوانەکانیش نزیکەی زیاتر لە 30,000 هەنگاوان هەیە ئەوانەی کە پیشان هەنگداری بڕی هەنگوین لە سنووری سلێمانی ئەم ساڵ بەرهێنانی هەنگوین نیسبەتێکی زۆر دابەزیوەتوانی ئەگەر بڵێن لە ساڵی ڕابردووە زیاتر بەس لە سنووری سلێمانی زیاتر لە 500 تەن هەنگوین هەبووە بەڵام بەداخەوە ئەم ساڵ بەهۆی ئەم وشکە ساڵی بێباریانیە نەبوونی باران لە وەرزی بەهارە لە کاتە پێویستەکان ئەمە وایکی کە شیلەکەم بێتەوە لە گوڵا بەهۆی نەبوونی شێ ڕوتوبە لەژێر زەویە تەسەورەکەن ئەم ساڵ کەوەستا خەریکی داتا کۆکردنەوەین احتیمال لە بگاتە نزیکەی 150 تەنێک بە سنووری سلێمانیە 150 تەن هەنگوین گلوکۆز ڕێژەکەی بەرزترە هەنگوینەکە ئەمەیە